خەمۆکی لە ئێستاە تاکی ئەم سەردەمە بەدەستی و زۆر ئەناڵێنێ جا خوانەکە خەمۆکی تووشی کەسێک بێت و ئەسڵەن ئەوترێت خەمۆکی ئەگەر لە کەسێکە کەمایەوە ئەبێ بە نەخۆشی درێژخایەن چون ژیانی لێ تاڵەکە هیوای بۆ ژیان ئەگۆڕێ ئەسڵەن زۆرێک لە ئیشەکان کە جاران چێژی لێوەرەگرێت چێژی لێوەرناگرێ زۆر تااقەتی لێوە نیە ئیشی جیاواز بکە زۆر تااقەتی لێوە نیە بۆ نمونە بەرەو پیری هەنگاوی نوێ بڕوا لە ژیانە ئەمە ئەو با بڵێن گۆڕانکاریە ناخۆشە نەرێنیە ڕەشانەیە بەسەر ئێمە گەورەکان ئاهێنێ خەمۆکی جا چی لە مناڵێک ئەکا کە دنیای زۆر لە ئێمە جیاوازترا ژیان بۆ ئەو زۆر جیاوازتر بەڕێوە ئەڕوا تێڕوانینی ئەو زۆر جیاوازترە لە چاو ئێمە کاتێمە لە تەوەری یەکەممان لەگەڵ بەڕێز دکتۆر هەژار عوسمان معروف پزیشکی پسپۆڕی دەرونی لەسەر خەمۆکی لە مناڵان گفتگۆکەین بانی باش بەخێر بێت خۆشحاڵ بێت مامەدەبوونەت فەرموون عفو بەخێر بێت خۆش من یاخوا سپاس سپاس بۆ بانی باش دکتۆر بەخێر بێت دکتۆر ئێمە گەورەکانە هاکە خۆمان ئەتر گەشتونەتە تامنێک بەدەست کێشەکانمانەوە ئەناڵێنین ئەگەر ئەلبەتە ئەو هەندێک جار بربەستە کۆمەڵایەتەکان ڕێگەمان پێبا هەندێک جار ئیتر ئەناڵێنین بۆ نمونە دێنە لای ئێوەی پزیشکەکانی ئەم بواری نەخۆشی دەرونیەکان و ئەڵێن بۆ نمونە تووشی ئەم گرفتانە بووین و ئێوە دەستنیشانەکان بۆ نمونە خەمۆکە بەڵام دنیای مناڵ زۆر جیاوازە ئەو هەر ئەسڵە نازانێ ئەمە چییە کاتە بە ڕێزت پێمان بڵێ مناڵ چی بەسەریادێت چ گۆڕانکاریەک تیاڕ و ئەیە کە ئێوە ئەڵێن ئەمە ئیتر خەمۆکیە لە مناڵە سپاس خۆی مناڵ ئەتوانین بڵێن یعنی لەوانەیە بەلاتانەوە سیر بێ لە یەک ساڵیەوە بێ وریای تەندروستی دەرونی مناڵ بین لە یەک ساڵیەوە پێشتریش کەواتە مناڵ تووشی خەمۆکیە بێ بێگومان بەس نەک لە یەک ساڵیەوە بەڵێ نەک لە یەک ساڵیەوە بەس وەکو مەبەستم لەوەیە یعنی بۆ نمونە ینی ئەوەی کە پێڵەن شیر خواردن گریان خەو یعنی لە یەک ساڵیەوانەوە بۆ دەرەکەوێ مناڵە جیایە لە هەندێ مناڵی تر ئەگەر زۆر ئەوەی کە پەیوەندی بە خەمۆکی مناڵەوە هەیە بەڵێ خەمۆکی مناڵ هەیە وابێ زۆر وریای بین و لەبەرەوەی ئەتوانین بڵێن لە تەمەنی نزیکی 6 ساڵیەوە کە مناڵ ئەچێتە قوتابخانەی سەرەتایی پۆلی یەک لەوێەوە ئیتر ئەبێ وریای بین چونکە ئەوە قۆناغێکی گواستنەوەیە لە ماڵەوە کە لە نازی دایک و باوکەوانەیە ئەچێتە مەکتەب هەموو کەشوهاواکە جایە مامۆستاوی جۆرێکی تر خوێندکاری تر مناڵی تر شوێنەکە هەمووی جیایە لەبەرەوە تر لە پۆلی یەکەوە ئەبێ وریای بین ئەتوانین بڵێن لە 6 ساڵی هەتا 12 ساڵی بۆی هەیە مناڵ تووشی خەمۆکی بێ و لەبەرەوەی مناڵ بەتایبەتی لە 6 ساڵی 7 ساڵی ئەوانە ناتوانێت هەست و شعوری خۆی ناوەوەی خۆی بیرکردنەوەکانی خۆی دەربڕێ بە جوانی دەری بڕێ لەبەر ئەوە بە شێوەی تر دەریە بڕێ بۆ نمونە وڕگرتن و بێتەحەمولی و تووڕەیی و گریان و گرینۆکی و قینکردن و ئەمانە تووڕەیی و ئەوانە بۆی هەیە لە پشتی ئەوە خەمۆکی بێچکە و ناتوانێت دەری بڕێ بە وشە جگەلەوە لایەنی جەستەیی یعنی زۆر جار وەکووت مناڵ بۆ نمونە دایکی ئەیبا بۆ لای دکتۆری مناڵانی ئاسایی ئەڵێ سکی ئێشێ خواردن ناخوا یا ئیشتیهای کەم بۆتەوە یا خەوی کەمە پزیشکی پسپۆڕی مناڵان هەرچی تێڕوانینی تاقیگەیی هەیە ئەیکا فاسیەکە خوێنی ئەگرێ هەمووی بەدایکەکەڵێ وڵای هیچی نییە یعنی هیچی جەستەیی نییە ئەمە بۆی هەیە یعنی لە پشتی ئەوە فعلەن خەمۆکی بێ خەمۆکی مناڵان بێ باشە بەو شێوەیە دەریە بڕێ ینی بەبێ ئەوەی تەوانەوە بەخۆی نییە ینی ئەوە نیە بڵێ درۆ بکە بڵێ ناسکم نایشێ یا سەرم نایشێ یا خواردنم باش نییە یا خەوم نیە ئەوە نییە ینی ئەوانەیە هەمووی هەیە وەخۆی دروست بووە ئەو حاڵەت ینی وەڵامانەوەی ئەو مناڵایە جەستەی ئەو مناڵەیە دەرونی ئەو مناڵەیە بۆ ئەو حاڵەتە خەمۆکی کەتیایەتی باشە زۆر جار دکتۆر ئەڵێن گەورەکان لەوانەیە ئەگەر خەمۆکی شیە بێ لای کەسانی پسپۆڕیەوە بتوانێت ببورن بتوانێت دەری ببڕێ بەڵێ منەمە کێشەکەمە بەڵام مناڵ ناتوانێت دەری ببڕێ ئێمە توانین بە کۆمەڵی بابەتی جیاواز بۆ منە برسێتی مناڵ تووشی خەمۆکی بکە بۆ نمونە دوورکەوتنەوەی نازی دایک و باوک مناڵ تووشی خەمۆکی کا بۆ نەخەوتن و نائارامی چینە سەر هۆکان بەڵێ بچینە سەر هۆکان خۆی لە ڕاستیە
وەکوتم لە پێش هەموو شتێکا ئەبێ پزیشکی پسپۆری مناڵان ئەو مناڵە ببینێ دایک و باوک ئەبێ لە پێش هەموو شتێکا مناڵ بەرن بۆ لای پزیشکی پسپۆری مناڵان و پزیشکی پسپۆری مناڵان هەندێک لایەن هەیە زۆر گرنگە ئەین بۆ نمونە ئەوەی کە پێڵێن بەدخۆراکی کەمی ڤیتامین دی کەمی ڤیتامین B12 کەم خوێنی سستی غودەی ئەم غودەی ملە غودەی دەرەقی زۆر سست بێ بناڵ و گەورە تووشی خەمۆشیەکە وەکوتم کەم خوێنی کەوا بۆ بێ لە پێشە هەموو ئەوانە دکتۆری مناڵان بۆی دەرکەوت بێ یا نیەتی یا ئەگەر هەیەی چارەسەری کردووە وانە چکە ئەوانە بۆی هەیە بێ بەهۆی خەمۆشی یا بۆ نمونە هەندێک نەخۆشی درێژخایەن هەیە کە مناڵ تووشیە بێ ڕۆماتیزم ئێشی جونگەکان مناڵێت تووشیەوە بێ شەکری مناڵان شەکر لە جۆری نەخۆشی شەکری جۆری یەکەم یعنی نەخۆشیێکی درێژخایەنە ئەی مناڵی فەقیر ئەبێ سێژەمە پێشدان خواردن ئەبێ دەرزی ئینسۆلینی لێنە این تۆ تەسەوەر کە بزان چەند ناخۆشە بۆ مناڵێ لە 7 ساڵیەوە بێ هین بکە پارێزکە هەرچی شیرینی هەیە لێ حرام کە ئەو مناڵانی نەخۆشی درێژخایەنی نەم چشنە جەستەی بڵێ ئامادەی ئەوە لە دەرونیان کە تووشی خەمۆکی من و تۆش یعنی تۆ تەسەوەر کە ئێستا یعنی مناڵێ تەمەنی 7 ساڵ بێ بۆ مناڵێ بەردەوام ئێشی جونگەکانی بێ بەردەوام دەرزی لێن بەردەوام بیبن بۆ لای دکتۆر بیهێن و بیبن چێ تەحملی ئەماگە تووشی خەمۆشیە بێ ئەکەوا بۆ بێ ئەوانە هەموو چارەسەرکەین ئەگەر ئەوانە وەکوتم یا ئەوەیە نیەتی یا ئەوەی ئەگەر هەیەی پزیشکی پسپۆڕی مناڵان جوان چارەسەریەکە و اینجا دو ئەگەر ئەوانە هەمووی ڕوون کرایەوە اینجا بەڕاستی ئەگەر ئەو مناڵە فعلەن ئەوانەی نەبوو یا چارەسەر کرا هەر مشکلەیە هەبوو ئەبێ بیر لە خەمۆشی بکەینەوە لە مناڵە اینجا هۆی تریش هەیە بێگومان ئەوە هەوەی جەستەیەکانە هۆی تر هەیە یعنی لە ڕاستیە لە گرنگترین هۆکان بۆ نمونە بەتایبەتی مناڵ کە ئەچێتە مەکتەب ئەوەی کە پێڵێن یعنی شەڕی دەرونی مناڵانی تر شەڕی دەرونی مناڵانی تر گەلە کۆمەچێ ئەنجە مناڵ هەیە عەجوولە بێحەیایە خراپ پەروەردەکراوە تێگەی ئەم مناڵێکی ناسکی فەقیری بێدەنگی عاقڵ بۆی هەیە یعنی کەچێتە ئەو جەوە یعنی هینە بێت یعنی تووشی سەر سوڕمان و تووشی شۆکە بێت بەڵێ تووشی خوڕپای بێ یعنی لە هەمووی لە هەردووچیان هەیە لە ڕاستیە کەوا بوو وەکوتم مەسلەی شەڕی دەرونی و گەلە کۆمەکی مناڵانی تر یعنی مناڵیش و فریشتەیە نییە زۆر مناڵی و فریشتەیە نییە شەڕەنگێنزە جگەلەوە بەڕاستی هەرچەند ئەوە ئێستا باشتر بووە یعنی مامۆستایانی ئەمڕۆ لە کوردستانە لە ڕاستیا یعنی مراعاتی دەرونی مناڵەکەن یعنی بەڵام هێشتا هەندێک هەر نمونەی هەیە یعنی کە هەندێک مامۆستا هەیە یعنی بڕوموچە داخی دڵی خۆی ممچینە بە مناڵ بڕێژێ دۆستانە نییە لەگەڵ مناڵە مراعاتی دەرونیان ناکە ئەمانە مووی کارەکاتە سەر من هاوسەنجی ڕناگرێت بەڵێ اینجا جگەلەوە هین لەوەش گرنگتر بەڕێی من کەش و هەوای کۆمەڵایەتی و دەرونی ماڵەوەیە نێوانی دایک و باوک یعنی شەڕی بەردەوامی دایک و باوک و بەتایبەتی لە بەردەم مناڵەکانە ئەمە گەورەترین پەستان و گوشار ئەخاتە سەر گوشاری دەرونی ئەخاتە سەر مناڵ و بۆی هەیە مناڵ چکە مناڵ شعوری هەیە بەڕێزان یعنی لە ڕاستیا مناڵ لە هەندێ لە یاسای هەندێک لە وڵاتانە یعنی لە 6 ساڵی و 7 ساڵی و ئیفادەی وەرەگیرێ لە بەردەم دادوەرە ینی عقلی هەیە شعوری هەیە تێگا ڕاستەوەکو ئێمە نییە زۆر شتی وردەکاری هەیە نایزانێەوە یا شتی نەزەری شتی ڕووتی نەزەری ئەوەی کە پێڵێن ئەبستراکت مجرد یعنی ئەوە لەوان ننزە بەڵام هەندێک شتی ترێ یعنی قابلە تێگا مەسەلا باوک بۆ تووڕاوێ دایک بۆچی ئەگری و شیوەنەکە باوکو دایک بۆ لەگەڵ یەکتریا قسە ناکەن بۆچی یعنی کەش و هەوای کۆمەڵایەتی نێوان دایک و باوک ئەو گەرم و گوڕێ ئەو سای نەماوە ئەمانە هەمووی شعورە وەستی پێەکە اینجا زۆر جار ئەمانە قوتیان و ناتوانن دەری بڕن ئەمانە یعنی زۆر لە ژێر مەترسی ئەوان کە تووشی خەمۆکی بن زۆر جار تەمەن کە ئەگاتە مەسلەی تەلاق و چوون بۆ دادگا و بڵێ ناو بژیوانی کەس و کار و کۆبوونەوەی خزم بۆ سوڵحکردن و ئانە ئەوە هەمووی مناڵ پێ ئەزانێ هەمووی شعوری هەیە هەمووی قوتی هەیە هەمووی لێراچێتەوە مێشک و ئەگەر چارەسەر نەکرێەوە کێشەکە ئەوەیە زۆر جار دایک و باوک لەو حاڵەتانە هین ناکەن یعنی مەشغوڵی خۆیانن ئەگەیان لە مناڵەکان نییە اینجا بەڕاستی لە خەمۆکی لە مناڵانە ئەبێ زۆر وریای ئەوە بین بزانین ئەو مناڵە یعنی هەندێک جار چی ئەڵێ لە قسەکردن و ئەوانە یعنی ئەبێ ئێمە مراعاتی وشکەین کە مناڵ بیر لە خۆکوشتن نەکاتەوە یا تەنانەت هەوڵ نەیە شتێ لە خۆی بکە یا عەزێتی خۆی بە
يعني عندي مناڵ هەیە بڵین تۆزێک گەورەتر 11 و 12 ئەوانە یا پێشتر مەسەلاڵێ من ئیتر نامێنم يعني أبي جوله قصي منال بقريم زين أو قصاني كأيكا رمزة هي كشتيك عليه ناتو أنا دري برا أو أنا أبي هم يوريايبين باش دكتور زور كاتيه ما كمال ديار دي روجانه هي برمانك يعني بيني لنا خيزانك هو بزن بشتيشي خوش يزانن نازن مناله چن بيبرين عربيت مناله يعني داني شي كوتبه كبيه كن زور ناشرين به يعني مناله لوتي نوعي به مناله جوي نوعي به ام مناله لقل چمنالي خوشكا كيتريا ناشرين تربيه پیانی تانە پیانی سەرزەنشکردنی مناڵ بۆ نمونە لە توو بە پێکەنیش پێڵێ ئەو مناڵە دەری نابڕێ ئەم بەردەوام بوونە و ئەو مناڵە لە ناو خۆی هەڵیگرێ ئەبێتە هۆی هۆکاری خەمۆشی لە مناڵە بێگومان کاری تێکە یعنی بەڕاستی هەندێک شت هەیە ئەوەی کە باسی کرد بەتابەتی ئەگەر مناڵە کەم و کورتێکی هەبێت کەم و کورتێکی جەستەیی هەبێەوە بێ زۆر مڕاعات کرێت لە ڕاستیان لە قسەکردن و ئەوانە ئەو مەبدەئی کە ئێماڵێن یەکسانی لە تەعاملە لە هەڵسوکەوت لەگەڵ مناڵەکانە یعنی ئەوەش زۆر گرنگە یعنی دایک و باوک بەڕاستیە بێ هەوڵ بە پێی توانایان جیاوازی نەکەن لە بینی مناڵەکانە یعنی ئێمە زۆر جار هەندێک کەسێ بۆ لامان ئەڵێ من بە مناڵی خۆشیان نەویستوم جیاوازیان کردو لە بینی من و خوشک و براکانی ترما ئەو فەزلی ئەوانیانە ئەوە زۆر خراپە لە ڕاستیە خۆی ڕاستە خۆ دایک و باوکیش مرۆڤە ممکنە تۆزی عەتفی بۆ مناڵێ زۆرتر بێ ئەوە هەیە بەڵام نەک زۆر زەق و دیار بێ و لە ژیانی ڕۆژانە ئەو مناڵە تەواو فەرقی پێ بکە وەنیە ئەوانە بە دڵنیاییەوە هەمووی تەسیری نیهێنی مناڵ بپارێزیت یعنی زۆر جار مناڵە لەوانەیە گەورەش بوو بەڵام شەوێک کە لەوانەیە مناڵە شتێکی بینی لە ترسابێ ینی نمونەشەیە دکتۆر مناڵی میزی کردەوە بەخوا لەوانێ سەرمە زۆر ڕاستە بەس بۆ ئەمە باس کرد مناڵە بێتە گرفت بەم شتێکە بێ بڵم ئەسڵەن یعنی وەکو وتم ئەبێ مراعات کرێ یعنی ئێستا بۆ نمونە ئێمە وەکو دکتۆری دەرونی یعنی مناڵ کە بۆ نمونە تەمەنی 6 ساڵ 5 ساڵ بڕاوکە لە 4 ساڵیشە کە دایک و باوکە هێنن بۆ لامان یعنی من یەکسەر یەکەم شت ئەوەی ئەڵێم تخوا با مناڵەکە جارێ لەگەڵ یەکێکتانە بچێتە دەرەوە بۆچی بۆ ئەوی گوێی تەمان دایک و باوک یە باسی کەم و کورتی مناڵەکە ئەکا بۆ من ئێ باشە هەموو جارێ زۆر جار دایک و باوک هەیە ئەچێ لە لای میوان لە خەڵک لای خزمی باشی باسی ئەمەکە کوڕەکەی من کچەکەی من وایە ئەوەی هەیە هەموو کەم و کورتێک ئێوە ئەشکێ ئەو مناڵە ئەوە هەموو یەکێتە دڵ و دەرونیەوە لەوە خوا دیارە من زۆر نەخۆشم من زۆر کەم و کورتیم هەیە من زۆر ناتەواو گەورەکان بەم تەمەنەوە پێمان ناخۆشە لە بەردەمی وانە مناڵ زۆرتر اینجا بەگشتی یعنی لە ڕاستیان مناڵ بە دووشت شتی باش فێرە بێ ڕەفتاری باش فێرە بێ کەسێتی بەقوتەوێ دوو شتی زۆر سادە یەکەم هاندان دنەدان چۆنەڵێ دەربڕینی پێزانین و سپاس دەکات خەڵات ئەوەی کە پێڵم خەڵاتی نەک هەرمادی خەڵاتی معنەوی ئەو مناڵە شتێکی باشەکە باوەشی پیا بکەی ئەو خەڵاتە معنەوەیەکەی ماچیەکەی ئافرین ڕووی تێگەی وەنیە ئەوە بۆ مناڵ فێرە بێ بەڵام لە هەمان کاتیشە بۆ کوتم خەڵاتی مادیش مناڵەکەم بڵێن تۆ ڕۆژی 500 دیناریەتە شتێکی زۆر باش و جوانەکە ئەو ڕۆژە بۆ یەکەی 1000 اینجا مویمەکەشی چییە هەر لە کاتی کە ئیشە باشەکەی کرد نەک هەفتەیەکی تر چکە بیرێچێتەوە یەکسەر ئیشە باشەکە ڕەبتەکە بە خەڵاتەوە وانە من ئیشی باشم کرد خەڵاتیان کردم معنەوی مادی ئەوە مناڵ بەوە فێرە بێ نەک بە تانەیان و تەعنە و ئیتر ئایا بە تەنیاش بێ هەر باش نییە تانە و تەعنە و ڕەخنەی زۆر و ڕەخبی لەگەڵیوانە هیچی و بە هیچ جۆرێ هەموو جۆرەکانی سزا بەرامبەر بە مناڵ هەڵەیە سزای معنەوی و مادی بڕوا بکە تەنانەت هەڕەشەی ئاوا خراپە ئەیتر ئەو باسی لیانوانە هەر ناکەم باسی سوکاتی پێکردن و ژنێ و ناو ناتۆرەوانە و دەرگا لە سەرداخستن و ئەمانە هەمووی هەڵەیە یعنی هیچی وەکوتم بە خەڵات بە پێزانین بە خۆشەویستی بە کراوەیی لەگەڵ ئەو مناڵە یاریکردن لەگەڵ ئەو مناڵە هاوڕێتی لەگەڵ مناڵ بەبانە فێرە بێت ببوورە بیرە نەچێ پرسیارەکە خاڵی دووهەم کە مهمە بەڕاستی ئەوەش زۆر مهمە لێپرسینەوە نەک سزا هەڵەیە سزا ئەوەیە من یەم شتێ لە تۆەکەم شتێکی ئاوا بەرامبەر بە تۆ ئیتر ئایا هێرشێکی زمانی و قسەکردن بۆ سەر ئەەکەم یا لە ڕووی جەستەی ئەوانە ئەوە سزایە بە هیچ جۆرێ سزا باش نییە
بەڵام لێپرسینەوە باشە لێپرسینەوە ئەوەیە هەر بابێنەوە نمونونەکە مناڵێک تۆ ڕۆژی 500 دیناریەی تێ ئەمڕۆ با بڵێن سەرپێچێکی زۆر گەورە و خراپەکە نەک هەموو سەرپێچێ بەڕاستیە بە ئینسان تۆ لێبوردنیشیە بێ هیچمان پێرفێک نین هیچمان لە ساسە تەواوی مناڵی ژەڵاکە گەورە ژەڵاکە بەڵام ئەگەر بڵێن دووسێ جار ئەم مناڵە کە تەمەنی 6 ساڵە 5 ساڵە دووسێ جار سەرپێچی و ڕفتارێکی زۆر خراپی کرد مەزار لە خوشک و براکە بچووکەکەی خۆیە زۆر لێە خراپ لێە تۆ لەویا نابێ چاوی لێپۆشی بەڕاستی ئەوە بڵێن جارێت چاو لێپۆشی دووجە نابێ بێ بە سیستم و خراپە لە جاری دوو هەماڵی وەرە دایەنەی بەڕاستی وەکو گەورە قسەی لەگەڵەکەی نەک شتەکە بەهێن وەرگری یعنی تۆ تا حدێک تووڕێی خۆتی بۆ دەرەبڕی نەک بقیڕێنی بەسەریا ینی ئێستا بڵێن وەکو سێرێک ئێستا وەکو ئێمە پێڵەن ڕۆڵ پڵی بڵێن ئێسەوە مناڵەکەیە کوڕم بەڕاستی دڵم لێت ئێشا ئەوە یەکەم جار نییە ئەمە دووەم جارە واکەی بۆچی واکەی ئیتر لێو قوبڵ ناکەم بەم شێوەیە قسەی لەگەڵەکەم بە جدی قسەی لەگەڵەکەم فەرمو تۆ جوابە چییە کوڕم کچم نەکۆکۆی بڵێ بابە مناڵە تێناگە ئەوانە بابە 6 ساڵە 7 ساڵە تێگەشون تێناگە ئاوا بۆ شێوەیە قسەی لەگەڵەکەی اینجا وەکوتم ئەمە دووەم جارە کردوێتی ئەڵێ ئەوە سێ ڕۆژی ئایندە بە هیچ جۆرێ 500 دینارەکە وەرناگری ئەوە لێ پرسیینەوەی سزان نەیەوە و تا حدێکیش کە تۆ ئەم قسانەی لەگەڵەکەی نابێت دەم بە پێکەنینەوە قسەی لەگەڵ معناها تۆ ڕاز ناکەی لەگەڵی یعنی بە دڵ ئێشانەوە بەڕاستی من دڵم لێت ئێشاوە چۆن وا لە براکەی چۆن وا توندوتیژی بەو شێوەیە ئەمە لێ پرسیینەوەی پێڵێن ئەمە پێویستە دایک و باوک بڕا بکە ئەتوان بڵێم لە 5 ساڵیەوە بیکە لە 4 ساڵیەوە لەگەڵ مناڵا بێ بیکەی بەڵام زۆر جا سێرەگەن دێ دایک و باوشی ئەمە هەیە ئەڵێ بابە مناڵە چیتی ئێگا و هیچ نازانێوانە نابێ مناڵەکانمان بە جدی وەرگری یان دڵی نایە جا دکتۆر ئێستا بابینە سەر ئەوەی کە بۆ گەورەکان بۆ منە کە تووشی خەمۆکی ئەبن دەرمانیان بۆ بەکارەهێنن هەندێک جار ئەڵێن ژیانی بگۆڕێ وەرزش بکە گەشت بکات هەندێک ئیش کە جاران چێژی لێ وەرئەگر بەڵام لەبەر خەمۆکیەکە وەستانوێتی ئەڵێن ئەیانەوێت تێکەڵی بکەنەوە هەمیسا بەڵام بۆ مناڵە بێت چی بکە بۆ نمونە ئێوە دەرمانیان بۆ بەکارڵێ زۆر پرسیاری چاکە لە ڕاستیە بەڵێ یعنی ئەگەر ئەو خەمۆکیە لەو مناڵە بڕابکە لە ئەتوان بڵێم لە 7 ساڵیەوە ئەگەر زۆر بەقوت بوو ئەو نە بەقوت بوو کە تەنانەت ئەو مناڵە باسی مردن و ئانە بکە بۆ نمونە نان نەخوار ڕۆژانە نان نەخواوەکو پێویست زعیف بوو باش نەخەوێ یعنی لە مەکتەبە چوون بۆ مەکتەبەکەی کەم بێتەوە بیرچڕی تەرکیزی نەمێنێت بیرهاتنی کەم بێتەوە هەموو نمرەکانی کەم بێتەوە مامۆستا هاواریان لێڵسێ بڵێ هیچ تااقەتی خوێندنی نەماوە تێکەڵاوی نەمێنێ ئەمانە هەمووی نیشانەی قورسە بۆی هەیە مناڵ تووشی بێ و پێویستە بەڵێ دەرمان بەکاربێنێ و دەرمان پێویستە دکتۆری دەرونی بەکاربێن و دەرمان دژی خەمۆشی و حەب هەیە یعنی ئەدرێ بۆ مناڵە و زۆر فەرقەکە ئەوە دەرمان بەڵام دەرمانیش کافی نییە بە پێی تەمەنی مناڵەکە بۆ نمونە ئەگەر مناڵەکە بەڕاستی 7 ساڵ و 9 ساڵوانەوە بێ قسەی لەگەڵکەی دڵخۆشی بیتەوە بزانی لە مێشکیا چی هەیە بیرروڕاکانی چییە بۆی باسکەی جگەلەوە ئێمە ئەگەر مناڵەکە تەمەنی کەم بوو مەزە 6 ساڵوانە بوو چارەسەری دەرونی چی لەگەڵاگەی 6 ساڵە ئێمە چارەسەرکردن بە یاریکردن لەگەڵ ئەو مناڵە بۆ نمونە چارەسەرکردن بە هونەر وانە بۆ نمونە دەفتەرێکی ئەیتێ وێنەی تایە ئەڵێ فەرمو ڕەنگی کە بزانە چ ڕەنگەیەەکە بزانە هەر ڕەنگی ڕەشەکە یا ڕەنگا و ڕێنگەکە یا کاغەزی سپێتی ئەڵێ حەزەکەم بۆ نمونە وێنەی خێزانەکەتان ڕسم بکەی وێنەی درەختم بۆ بکەی وێنەی ماڵم بۆ بکەی هەموو جا ئەو وێنانە تۆ ئەی خوێنیتەوە بزانێ ئەمە دەربڕی چی دەرئەبڕێ لە میوێنانە پرسیاری لێەکەی لەبەر ئەوە وەکوتم بە پێی تەمەنەکە بەڵێ چارەسەری دەرونی ڕاهێنانی دەرونی جگەلەوە ئێمە ڕاهێنانی ڕفتاریمان هەیە ئەنی ئەو مناڵە بڵێن بە هیچ جۆرێ ینی زۆر کەم نانەخوا ناچێتە دەرێ ئەو وەختە تۆ تەبعاً چارەسەرەکە بەڕاستی ئەبێ لەگەڵ دایک و باوکە خەریک بی ئەبێ یعنی زانیاری دەرونی لەسەر حاڵەتەکەی بی بە دایک و باوشی و ئەوان فێری ئەوە بکەیت چکە ئەوانن دایم لەگەڵ مناڵەکان ئاژی چۆن ڕفتار لەگەڵ مناڵەکەی بکە چۆن ینی لەو حاڵەتە
کەواتە تۆ ئەبێ باوکو داهی مناڵەکە بکەی بە دکتۆری بە چارەسەر کاری دەرونی کە فێری مناڵەکان بکە و جگەلەوە زۆر گرنگە هاوکاری لەگەڵ مەکتەبا بکەی لەگەڵ مامۆساکانە بە تایبەتی لەگەڵ ڕابەری پۆل خۆ دەزانی هەموو پۆلێک ڕابەری هەیە مەسئولی ئەو شتانەیە کە کێشەیە دروست بێ و یا لەگەڵ ڕاوێژکار و توێژەری کۆمەڵایەتی مەکتەبەکە ئەبێ قسە بکەی دوایە وا پێویستەکە کۆبنەوەیان لەگەڵا بکەی یعنی شتەکەەوە نییە بڵێ هەر بە دەرمان و یا نەسیحەتێکی گشتی یەکێ بێت بڵێ وەرە بەوەی ناکرێ ینی ئەبێ بەو شێوەیە هەموو ئەوانە لەو چارە سەرکردنا لەگەڵ ئەو مناڵا خەریک بن. دکتۆر بێک بابەتی زۆر گرنگەیە پێم خۆش بووکو پسپۆڕێکی دەرونی بزانم بەڕێستان لەسەر ئەم جۆرە ڕفتاری مناڵ چۆن بۆی کە تووشی گرفتی دەرونی نەبێ خەمۆکی نەبێت زۆر جار مناڵ لەزانین کەیتر بەرەو تەمەنێکە ڕوا خۆی ماڵ لە خوارش دۆ هەر منداڵە بەڵام لە تەمەنێک ئایتر ئەم کچ کچ بێت چ کوڕبێک گۆڕانکاری لە جستیان ڕوە ئیترەوە مناڵە نامێنێ دایکی بیبابی شووە ناڵێ من خۆم خۆمەشم خۆشماڵێت سوکە سوش بکە هەر خۆی حەزەکە خۆی بشوە بووی تۆ جستەی نەبینی هەندێ مناڵ ئەمەی لا ئەبێ بە شتێکی نامۆ چ کوڕ بێ سێرەکەی کۆمەڵت زوی بکە و گۆڕانکاری لە دەنگی و کچ بێ کۆمەڵە گۆڕانکاری لە جستەیە و کۆمەڵشتی هەستیاری لە جستەیە دروسە بێ شتێکی نامویە هەم ڕووی نایە بە دایکی بڵێ چکە پێشینەی نییە دایکەکە لەگەڵەیە ئەوەی کە توێ لەو هەست و سۆز و خۆشەویستی نایەوەتێ یان کوڕەکە بە شێوازی باوکی بە هیچ شوێ لێ قوبڵ نەکرۆ کۆمەڵێ بابەتی جنس و گۆڕانکاری جستە و شتانە باسەکە سێکی ئەم مناڵە تۆزێک کۆشە گیرە بێ یان خەمۆشی لا دروسە بێ چەند گرنگەوەی کە بە ڕێزی ئاماژۆ پێکرد ئێمە گەر بناغەیەکی باشماندانە ئەو مناڵە پرسیاری کرد وەڵاممان نایە لەو تەمەنەشا پرسیار بکە هەر وەڵامیتەوە چ کچەکە بە دایکی بڵێ چ کوڕەکە بە باوکی بڵێ ئەم بابەتە وەکو لایانی گۆڕانکاری جستەی لە کوڕ و کچەوە لە منداڵیا چۆن بتوانین نەبێتە نەخۆشیێکی دەرونی سەیریگە خۆی لە ڕاستیە پرسیارێکی گرنگە یعنی من هەمیشە ئەواڵم هەر زەکاری پڕپڕە لە هەستیاری بەس جگەلەوەش پڕپڕە لە چانس و دەرفەت وە گەشەکردن نەکەر ئێمە بە شێوەیەکی نەرێنی سەیریکەین یعنی وا هەرزەکاریە شوین بڵێ قۆراغێکی خۆشیشە پڕە لە دەرفەت لە ڕاستیە ینی بۆ نمونە ئینسانی هەرزەکار چکش حەزەکە سەربەخۆ بێ تەواو دایکە باوکە بووم بە کشی تەواو پێگەشتم کوڕ بووم بە پیاو وانە لەبەرەوە بێ متمانەش بی بە هەرزەکان بەڵام بەڕێی من گرنگترین مەبدە و سەرەتا چییە بۆ هەڵس و کەوتکردن لەگەڵ هەرزەکارە متمانە و بڕواایە یعنی تۆ ئەبێ ئەگەر بڕوا و متمانەیەکی تەواو دروست کرد لەگەڵ ئەو کوڕە لەگەڵ ئەو کچە کە هەرزەکارە دڵنیابە هەچی شتێ بێتە ڕێیە لای تۆ باسیەکە بەڵام ئەگەر ئەو متمانەیە نەبوو و ترسای لەوەی کە لێوت و ڕەبن کە حیاو بەرن کە سزاو بن تێگەی کە ئیتر تویان خۆش نەوێ کە ئیتر لێو بتۆرێن بڵێن تۆ کچی ئێمەنی تۆ کچی کوڕی ئێمەنیت ئەوەی تر تەواو دەرگادا ئەخا هەرچی شتێ بەسەریایە لە ژیانی ڕۆژانەیە قوتیە ئیتر ئەگاتە ئێرەی ئیتر ئەبێ بەچی ئایا ئەبێ بە خەمۆکی ئەبێ بە ترسی زۆر ئەبێ بەوەی کە متمانەی بەخۆی نەبێ ئەبێ بەهۆی خەمۆکی قورس خۆی بکوژێ ینی ئەبێ ئێمە ئەو بزانین یا ڕێگەی خوار و خێش بگرێ ینی کە تۆ وەکو باوکو دایک متمانە و نەبوو ئەو وەختە ئیتر ئەو ئەچێ لەگەڵ خەڵکی ترە تعاملەکە هەر زەکاری بۆ من ئەڵێم پڕە لە هەستیاریان ئەگەر وریانە بین زۆربەی زۆری بەکارهێنانی مادەی هۆشبەر هەر لە جگەرەوە هەتا هێرۆئین و مادە هۆشبەرە زۆر ترسناکەکان کریستاڵوانە هەر زەکار بە تایبەتی ئەو زەکاری کە پارەی هەیە و لە خێزانێکی دەوڵەمەوانە وریای نەبین حساسە بۆی هەیە ئەلەوێ تووشیەوە بێت لەبەرەوە متمانە و بڕوا ڕازگۆیی دایک و باوک لەگەڵ هەرزەکارە ئەوانە هەمووی دەورەبێنن جگەلەوە بەڕاستی ئەبێ بڕێکی معقول بەپێی توانای ئەو هەرزەکارە ئەبێ ڕێگە بین ئازادیش بێ نەک تۆ هەموو دەرگا و پەنجەرەی لێداخیت و بیترسێنی و وای لێکەی کە ئەوە زەکارە نەوێرە هیچ شتێ بکە یعنی تۆ وای لێ بکەی یعنی دەرە کوڕم کچم دەرەوەی ماڵ هەمووی خەتەرە متمانە و بڕوانەماوە دنیا خراپ بووە شتێکی لێ نابێ بچیتە دەرێ پاشە ئەی چی بکەوە وەرزەکارە لە ماڵەوە دانیشێ چی بکە یعنی لەبەرەوە ئەبێ ئازادیش بڕێ بدرێ بە هەرزەکار وە بەتایبەتی لە هەرزەکارە چی مهمە ئەوەی کە خۆمان ئەڵێن پێر یعنی هەرزەکارە بێ هاوڕێی هەبێ یەگەی ینی کە ئەڵێم هاوڕێ هەبێ بە تایبەتی هاوڕێی نزیک جانی بە جانی هەموو هەرزەکارە بەڕێی من یعنی ئیتر دەست پێ بکە وردەوردە دووسێ هاوڕێی زۆر نزیکی هەبێ کە ئیتر بتوانن بەیەکەوە دوو قسەی خۆش بکەن گاڵتەوەگە بکەن بچنە دەرێ وەرزشکەن وانە یاریە بکەن شتێ بکەن ئەمانە بەڕێی من ئەگەر بەڕاستی مراعاتی بکەین لەو بڕام هەرزەکار کێشەی ئەو تۆی نابێ و ئەو قۆناغەی کە
جەستە گەورە ئابێ و هەموو هۆڕمۆنەکان و نیشانەکانی کچێتی و کوڕێتی تیا دەرەکە هەمووی بە سەلامەتی تێ ئەپەڕێنێ بەبێ شێشە زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانت دەستەکانی خۆش بێت زۆر زۆر سپاس دەستمش